زمانێکی سروشتی نیشتیمانەکەمانە بەڕاستی پێویستە هەمومان دەستی پێوە بگرین بەڵام ئێمەکو کوردووە لە کوردستان بەڕاستی دەست بە سامانی ئاو ناگیرێ وەکو پێویست پێشومایە حکوومەت پێویستە پێوەری ئاو لە هەموو ماڵەکاندا بندرێت خەڵک دەست بە ئاو ناگری خەڵک ئەوەندا هۆشیار نییە دەست بە ئاو بگری وەکو وڵاتانی تر ئێمە پێویستمان بە ڕێنمایی زیاتر هەیە پێویستمان بە سیمینار و شتی زیاتر هەیە بۆی خۆمان زیاتر هۆشیار بکەینەوە لە ڕاگەیاندنەکاندا. ئێمە وەکو ئافرەت کە لە ماڵەوەین دەبی بۆ خۆمان ئاگاداری ئەو ئاوا ببین نابی بە فێڕۆ بدەین نەک هەر بڵێن کارەباکە هات ئیتر مزەخەکەی پێ ئەەکەین و ڕاست حوشە بشۆ دەرگا بشۆ جادە بشۆ ئاوەکە ئاوا بەڕەڵا ببی لەبەرەوەی ئاو شتێکی زۆر زۆر گرنگە لە ژیان تکام وایە لەم خوشکانە کە ڕادەوەستن من بە خۆم زۆر ئەو شتانەم بینیوە ڕاوەستایە لەگەڵ جیرانەکەی قسەکە و سۆندە ئاوەکەی لە دەستە ئاوا دەڕواتن بە فێڕۆ دەڕوات جا تکام وایە تکام وایە دەست بە ئاو بکرێت لەبەرەوەی ئاو شتێکی زۆر گرنگە. من ڕام وایە لەو پرۆژەی ئەوەی کە بەکار دەینین کە دووبارە بەکار بینینەوە کو زبل دووبارە بەکار دەکرێتەوە دیسان دەبی ئەوها پرۆژە چیلۆی دانین ئەو ئاوە پیسەی کە ڕۆژانە بەکاری دەینین دەبی دیسان بەکاری بینەوە کە دەبی شەریکات بێتن شەریکاتی دەرێ زەخم هەیە دەتانین ئەو مەشروعە ئەو پرۆژەیە لۆمان جێبەجێ بکاتن.